ئەنی وام وایە ئەمە زۆر بگاتە خەڵک واز لەوە بێنن کە خورما بە چاوە بخۆن وە بە عادەت شتێکە ئەمە نە لە شەرعا نە لە دینە نە لە زانستی خۆراکزانیە جێ نابێت ئێستا کە ڕەمەزانە یەکێک لە باشترین کاتەکانی وەرگرتنی خورما بریتێ لە دووکات سەرەتا کە تۆ ڕۆژەکە دەشکێنی بەڵام بە کەمیەتێکی معقول 3 تا 5 تا 6 دەنک بۆچی چونکە شەکرەکەی زۆر بە زووی تەحویلە بێ بۆ گلایکۆجین و گلوکۆز وەکو شەربەتی میوەکە نییە و ئاسانە لەسەرچی لەسەر جگەر بۆیە کە تۆ خورما خۆی زۆر کەسێ لە مامۆستا کە خورما خۆم ئەڵێ گەرمامە بێ هەنی ئەمەنە عەمەلی تەمسیلی غیزاییەکەی سەریعە ئەی کاتی دووهەمی باشی هەیە پاشێوان وەکو خەڵاتەکەی باسمان کرد بۆ کەسی وەرزشەوانیش ئێمە 29 ساڵە بە وەرزشەوانەکان ئەڵێن سەعاتێک بۆ سەعات و نییە پێشی تەمرین گروپێکی پێنجیمان هەیە کە وزەیەکی زۆر باشە یاریزان ئەم گروپە کێوکێیە کشمیش مێوش هەنجیر خورماترێ ئەمانە شەکرەکانیان زوو تەحویلە بێتەوە بۆ گلایکۆجین و گلوکۆز اینجا خورماش زیانڕەویتیان نەکرێ